أكيد propaganda ولا طريقكم بون أندري لا كي ترى ماني يعرف وسان نوتي السرفا بون الرفران كريت الرف بكنين وسازا بوردريت كردن بلا يعني جايب الهاني بيني ما انا كتير ما ولا شيء يقول وانا فران كتير هذا حقيقة بروسيس بروسيس الاعترافات وخلق دور وشنال كان بوت وخاوني بلا ورد ساعات يعني بروسيس رفران شيء كيف بطيء ده اصلا يعني في مواجهة
پارتی رفراندوم لا سير البرس كديار برو بنات دو بوكاري صح شتێکی نەکراکە ینی بۆ پێمان هەنگای زەخرێت ئەوە یەکێ لە ئاماژەکانی ڕاست نەبوون و جدیت نەبوونی ئەم پرۆسی بەڵێ سپاس دەتەگرم بۆ لای بەرزستان ئەگەر بچینە هەولێر لای کاکدانە زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە مەسلەی ڕیفراندۆم ئێمە لە کوردستانە ئەگەر لە بارودۆخێکدا دەست بۆ پرسی ڕیفراندۆم ببرێت یاسایی تایبەتمان هەیە بە ڕیفراندۆم یاخود تاکو ئێستا یاسایەکمان نیە لە کوردستان تایبەت بە ڕیفراندۆم اینجا ئەم پرسەش ئایا بەبێ پەرلەمانی کوردستان دەکرێت وەکو ئێمە ئەمڕۆ گوێمان لە ئەندامانی وەفدەکە بە تایبەتیەوە شار زێباری بوو کە باسیەوە کرد ئەم بەبێ پەرلەمان دەکرێتەوە دەکرێت حکوومەتیش ئەم کارە ئەنجام بدات. بەناوی خۆی گەور و میهرەبان سڵاوم هەیە بۆ جەنابەت بۆ کاک عەدنان بۆ بینەر و بیسەری پەیام. لە ڕاستیدا پرسی ڕەفراندۆم ینی پرسێکی هەنووکەی گرنگە و باوەڕم وانییە هیچ یەکێک لەلایەنە سیاسیەکان و تەنانەت لە هاوڵاتی و تاکی کوردی لە دژی ئەم پرۆسەیە بێ بەڵام کێشە لە تەوقیتەکەی و چۆنێتی میکانیزمی ئەنجامدان و چۆنێتی بەکارهێنانی ئەنجامەکانی ڕەفراندۆمە. سەبارەت بە پرسی ڕەفراندۆم چەند دیوێکی هەیە دیوێکی ئەوەی پێی دەوترێ یاسایی ئێمە پرسی ڕێفراندۆم زۆر جار لە دەستوری وڵاتانە ئاماژەی پێکراوە تا ئەگەر تەماشای بکەی ژمارەیەکی زۆر لە وڵاتانی کە فرەپێکاتەن جا بە شێوەی فیدراڵیان کۆمفیدراڵیان دوو دەوڵەت پێکەوە یەکدەگرن ئەوە هەمیشە دەرفەتێکی ئارەزوومەندانی داوە بەلایانی بەرامبەر کە دەتوانێت لە پرسێکی وەکو ڕاپرسی جەماوەری جیابێتەوە کە زیاتر دەستەواژەی جیابوونەوە دروستە ئینفیساڵ و بۆ هەرێمی کوردستانیش ئەوە دروستە چونکە پێکاتەی یاسایی هەرێمێکە لە چوارچەوەی دەوڵەتێکی فیدراڵ واتە ئەوەی کە سبەینێ ئەنجامێکی وای دەبێت کە ئایندەی هەرێمی کوردستان بکاتە دەوڵەتێکی سەربەخۆ پێوترێت جیابوونەوە پێی ناوترێ ئەنجامەکەی سەربەخۆیە واتە پرۆسەکە بە جیابوونەوە کۆتایی دێ. ئێمە کۆی ئەم پرسانە لە ناو دەساتیری وڵاتانە ئاماژەی پێکراوە هەندێکیان سپاردویانە بە دەستگای تەشریعی واتەوەی پێی دەوترێت پەرلەمانم ڕۆڵا بینێ بە دانانی یاسا و
جاردانی ڕۆژەکەی و چۆنەتی ئەنجامدانی و بەکارهێنانی هەندێکی تر سپاردوتی بە دەسەڵاتی جێبەجێکردن واتە ئەوەی کە پێ دەوترێت حکوومەت خۆی ئەم پرۆسە بەڕێوە با و خۆی بە پێ ڕێنمایی و ئەنزیمە و تعلیماتی خۆی پرۆسەکە لە چوارچەوەی کارێکی یاسایی نێو کۆمیسیۆن دەرگایەکی نیشتیمانی هەروەها پرۆسەکە بڕێوە بە هەندێکی تر بە هەردووکیانیان سپاردەوەتە بە هاوبەشی ئێمە لە هەرێمی کوردستان نەخاوەنی بەڵگەنامێکی یاسایی وەکو دەستور ناخاوەنی یاسایەکین بۆ ڕیفراندم ئێمە ئەوەی کە ئەمانە لە هەرێمی کوردستان یاسای یاخود بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە شەرعەتی ئەوەی داوە بە پەرلەمانی کوردستان کە خۆی تاکە سەرچاوەی یاساییە بۆ بڕیاردان لە پرسە چارە نووساز و سیاسە گرنگەکان ئێمە ئەمە وەکو سابقەیەکی یاسایی گەورە وەکو بەڵگەیەکی یاسایی بەڵگەنامەیەکی یاسایی بەهێز دەتوانین پشتی پێ بەسین کە بڵێ ئەم پرسە پێویستی بەگەڕانەوەی بۆ پەرلەمانێکی کارا و بەهێز واتە بەبێ هەبوونی ئەم دەستگا تەشریعیە تۆ ناتوانین پرۆسە ئەنجام بدەیت بەدیوێکی ترا ئێمە دەستگایەکمان دروست کردووە ساڵی 2014 بە ناوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی بەڵام یاسای ئەم دەستگایە ژمارە 4 ساڵی 2014 لە کەم و زۆر ئاماژەی بەوە نەکردەوە پرۆسەی ڕاپرسی چۆن نەکرێەوە کەیوە لە کوێوە ناوچەکەی وە تەنانەت ئەو فێ عمریە کێ یانگرێتەوە و ئەنجامەکەی چییە بێ ئەمانە هیچی باز نەکراوە تەنها لایحەیەکی تەنزیمیە بۆ شؤون و کاروباری کۆمیسیۆنەکە کەواتە ئێمە لە هەرێمی کوردستان بەڵێ پێویستمان بە یاسایەکی سەربەخۆیە بۆ ئەنجامدانی پرۆسەی ڕاپرسی لە تیایدا وردکرابێتەوە کە ناوچەکانی ئەنجامدانی پرۆسەکە چۆنە بێ و ئەم بەڵەو نەخێرە فقط دەنگدانێکی سادە نابێت تەنانەت نابێت لەگەڵ هەڵبژاردنەکانی بە تایبەت هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەران بکرێ من ئەوم پێ بەڕاستی کارەساتە کە دەبینم لێرە و لێ هەندێک کەس باسیش یەکەن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان یەک بخرێ لەگەڵ پەرلەمانی عێراق باشە ئەمە ئەم دوو ئەنجومەنە ڕێگە خرێ بۆ شێو بەڵام چۆنە بێ ڕاپرسی ئەنجام بدێ لە یەک کاتە لەگەڵ ئەوان تۆ ئەندام هەڵە بژێری بۆی بچێ بۆ بێتە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە تۆ خۆ دەبەستیەوە بە تەواوی بە عێراقەوە تۆ لە ناو عێراقا هاوڵاتیت چۆن دەتوانانی ئێستا ڕاپرسیش لە هەمان کاتا بکەی بۆ جیاببوونەوە یا هەر بۆ ئەنجامی تر ئەوە بێ لە ڕۆژێکی سەربەخۆ بکرێ و بەڕاستی پێویستمان بە یاسایەکی بەهێز هەیە و جاردانەکەشی لە پەرلەمان بێ ئەمانە هەموو واکە کە قورسایی پرۆسەکە بگاتە ئەنجام بەدیوێکی دیکەشان باوەڕم وایە ئەم پرسی جیاببوونەوەیە هەندێک پێشدەستی هەیە کە لە ناو ڕەنگە لایەنەکان سبەینێ باسی بکەن بریتێ لە بارودۆخی ناوخۆیی ئەوە لایەنی یەکەمە کاکە لایەنەکان قسان نییە بەیەکەوە کارەساتە یعنی تۆ ئێستا پێکەوە دانیشتیان نییە پێکەوە دردەنگل لە یەکتری پرۆسەکە ئیفلیج بووە یعنی وای لێ هاتۆ چۆتە دۆخێکەوە نازانی لە کوێوە چاکی بکەیەوە دیوێکی تری ئەوەیە کە پرسی ئەنجامدانی ئەم پرسە بەڕاستی لەم کات و زەمانەی ئێستامانەکە ئەولەویاتەکان زۆر دەستکاری کراوە زۆر بابەتێکی دیاری کراوە لە هەمووی مەترسیدارترەوەیە بۆ هەمیشە بێ ئەجندای خارجی و تاوانی لە دەرەوەی هەرێمی کوردستان دەگوزارێ فشار دروستەکە بۆ ئێمە لێرە کۆبینەوە و تەبابین و خێرا هەنگاوە بنین ئەوە دیارترین ناونیشانەکان بوو کە باوەڕم وایە سبەینێ ڕەوەدە زۆر باشە بەس بە کورتی ئێستا بەبێ پەرلەمان لە هیچ بارودۆخێک دەکە یاسایەکمان نەبێ ناکرێمە دەست بۆ ڕیفراندۆم ببەین من نازانم ئەوانەی کە باسی پرۆسەکە کەن چۆن ئەنجامیەدەن هیچ دیار نییە من وەکو تاکێکی ئەو وڵاتە نازانم چۆن دەنگەدەی و ئەم دەنگدانە بۆ کوێچێ و ئەنجامەکەی چۆن بەرزەکرێتەوە بەڕاستی پرۆسێکی وە لە ئەنجامی ئەوە هاتوتە یەکو یەکێک لە بەرنامەی سیاسی لایەنەکان دێتە پێشەوە بەڵام من بەرنامە کە تەرجەمەیەکەی بۆ دەقی یاسایی و بۆ دەقێک کە بتوانێت پارە بکاو لە ناوەندە نێو دەوڵەتەکان بتوانێت ئیشی لەسەر بکەی هەرگیز بەبێ هەبوونی دەستگایەکی تەشریعی وا بەهێز لە هەرێمی کوردستان نابێ و ناکرێ و کارێکی وا باوەڕم وایە نەک ناگاتە ئەنجام بەڵکو زۆر قسەی لەسەر دروستە بێ بەڵای سوپاس دەکەم دەتەگرم بۆ لای بەڕێستان کاکات من سەبارەت بەوەی کە ئێستا دوو مەکتەبی سیاسی باز لە ریفراندۆم دەکەن ئەم نموزەجە لە دنیا نمونەی هەیە بۆ نمونە حیزبەکان لە بریدام و دەستگاکان دەست بۆ پرۆسەیەکی ئاو بن حاڵەتێکە گەر دام و دەستگات نەبێت لە وڵاتێکدا گەر هێشتا دام و دەستگات دروست نەکرد بێت مؤسساتت نەبێت هێشتا شرعەتی بۆ ئەساساتیت نەبێت دەکرێت یعنی حزبەکان و لایەنەکان بۆ نمونە چۆن بەرەی کوردستانی لە ساڵی 91 داوای ئەنجامدانی هەڵبژاردننی کرد بۆ هەنگاوە هەستە دەکرێت لە وڵاتێکیشدا کە ئەوەی نەبێت و مؤسساتانی نەبێت
بە هەمان شێوە بیر لە عالەتێکی تر بکرێتەوە حزب سیاسەکان کۆ ببنەوە هاوپەیمانیەک دروست بکەن یان لەژێر وسایی UN-دا نەتەوە یەکگرتوەکاندا ئەو کارە بکرێتەوە ئەنجام بدێت ئەمە لە زۆر وڵاتە کراوە وسایەکە زۆر UN ئەو وسایی کردووە کاری ڕاپرسەکەی ئەنجامداوە بەڵام لە کوردستاندا ئێمە لە 92 پەرلەمانمان هەیە بە تایبەتش لە 2005 تر پەرلەمانێکی قرارواایە چالاک و ینی ئەمە دووخولە پەرلەمانێکی یەکگرتوو بووە با بڵێن هەمولایەنەکان بەشداریان تیا کردووە ئۆپۆزیسیۆنی تیا بۆ دواتر لایەنەکان هەمووی تیا بووە خێرە لە حوزوری پەرلەمانی کوردستاندا کە خۆشیان ینی ئەوەی کاکدانە باسی کرد لە بڕیاری ژمارەیەکی 2005 پەرلەمانی کوردستان خۆی دەری کردوکە و کاتە ئۆپۆزیسیۆنیشی تێدا نەبوو یەکێتی پارتی بە دەرەژەی سەرەکی بوونەوە دواتر لە یاساکانی تریشدا لە یاسای پەرلەمانیشدا پەرلەمان باڵاترین مەرجعێتە بۆ پرسە گرنگانە و پرسە چارەنووسسازانەوە چ ئەوەی پێوەستە بە هەرێم و بە ئایندەی هەرێمەوە چەوەی پێوەستە بە پەیوەندەکانی هەرێم لەگەڵ بەغدا یعنی پەرلەمانی کوردستان کە خۆت بەدەستی خۆت بە یاساکان خۆت بەشدار بووی لە سیاغەکردنی و یاسانی کە ئەو موقعەتی بە پەرلەمان داوە ئێستا دی بەڕێزێک کە نازم لەم وەفدەیە پێی وایە ئەمە پێویستی بە پەرلەمان نییە و لە دەروی پەرلەمان دەکرێت ئەوە بکرێت ئەوە ینی ئەو ڕێکلامە حزبێ من پێم وایە بەشێک لە سیاسەتی یەکێتی پارتی تا ئێستاکەەوە بە تایبەتیش لەم ساڵانە سیاسەتی پارتیەوە بۆ کە قەیرانی بە قەیران چارەسەر کردووە بۆ ڕزگاربوون لە قەیرانێک بۆ کەمکردنەوەی تیشک لەسەر قەیرانێک هەوڵی دروستکردنی قەیرانێکی تر و مۆزوعێکی تری داوە خەڵکەکە باجیەدا پرۆسی سیاسی لە کوردستانە باجێدا کێشەیەکی نییەوە بینیشمان پارتی بەرامبەر بە بەرژەوەندەکانی خۆیش کێشەیەکی نەبووەوەی کە پرۆسی سیاسی لە کوردستان تو شیفریجی بکە پەرلەمانی کوردستان کە دامەزراوەیەکی شەرعیە بەو شێوە بۆ چارەنووسی بات ئەمە دروستکردنی بابەتە ئەگەر قەیرانیش نەبێت چونکە وشەی ریفراندۆم لای ئەمە لەوانەیە لای خەڵکی کوردستان وشەیەکی گرنگ بێت وشەیەکی پیرۆز بێت تعبیر لە بەشێ لە خەباتەکەی هەچەند ئیشکالێکی لەسەر دروستکردنی قەیران نایبنین بۆ بە خەمخۆری لێکی نەدەین ینی ئەکرێ بە خەمخۆری لە قەڵم بدرێت لە کاتێکدا کە ئەو حزبانە خەمخۆرانە کاریان بۆ دامەزراوەکان کردوێت کارن بۆ پێشمەرجەکانی دروستبوونی قەوارەیەکی سەربەخۆ کردبێت کاریان بۆ ئەوە کردێت ئابوووریەکت هەبێت کارن بۆ ئەوە کردبێت تەبایەک لی سیاسی لە کوردستانە هەبێت تەبایەکی کۆمەڵایەتی لە کوردستانە هەبێت پەرلەمانەکان و پەرلەمان و دەستگاکان کاری خۆیان بکەن کە بینیت لایەنێکی سیاسی بەو خەمساردیە کار لەسەر هەموو مەسائلانە کات و بەو شێوەی معالەجەی پرسە سیاسیەکانە کات زەحمەتە تۆ بتوانیت پێت وابێت ئەمە جۆرێکی ترە لە نیەت پاکی یا ئەمە جۆرێکە لە بڕێن وەحێک دابەزیۆتە سریان و بەرەو جۆرێک لە نیشتمان پەروەری وانیان بە من بەپسمەوە نییە کە هیچ حزبێک و هیچ کەسایەتێک لە نیشتمان پەروەریەتی داچۆڕن ئەمە ئیشی من نییە بەڵام کارنامە ئەم دوو حزب لە ئێستادا ساڵانی دوور و درێژە کارنامەیەک نەبوو کارکردن بە ئاراستەی دەوڵەتی سەربەخۆ یعنی ئێمە بابرێن لەگەر لە 2003 یا لە 2005 حسابکەین بۆ ئێستاکە لە 2007 لە 2007 پێشمەرجەکانی بوون بە دەوڵەت خراپتر بووە باشتر نەبووە یعنی کە لەم چەند ساڵە ئێمە دەبایە کارمان بۆ ئاراستەی باشتر کردی کردوێت کە ئەمەتر دواتر دەوڵەتی کوردی بێتە تەحسیل حاصلێک بۆ خەڵکی کوردستان و پێویست بە هەندێک هەنگاویش نەبێت بۆ نمونە ریفراندۆم خودی ریفراندۆم قسەی لەسەرە ینی ئایا خەڵکی کوردستان پێویستیان بە ریفراندۆم هەیە ئایا ینی شەرعیەتدان با بەسەر بەخۆی ئێمە ئیلا دەبێت لە چوارچێوە ریفراندۆم بێت خەڵکی ئێستانی پێویستی بە ریفراندۆمە بۆی بڕیار بدات لەوەی کە سەر بەخۆ بێیانەیە ینی منطقیتیایە پرسیارێکی بخۆیتە بەردەستی خەڵکی کوردستان بڵێ تۆ لەگەڵەوەی کە قەوارەیەکت هەبێت نیشتیمانێکت هەبێت کیانێکی قانونی و یاسایی و شەرعیت هەبێت لە ئاسی نێودەوڵەتیدا یا دژی ئەمەیت کێوێ بڵێ بندژی ئەم پرۆسەیە لە ڕاستیدا ریفراندۆم بەشێکی بۆ چارەسەرکردنی هەندێک کێشەی ئەو ناوچە جێناکۆکەکان نەک بڕیاردان لێدادا و لە بیریشمانەشی لە 2005 جۆرێک لە ریفراندۆم کرا کە لەگەڵ هەڵبژاردنا جۆرێک لە ریفراندۆم کرا و خەڵکی کوردستانیش معلوم و بەشێکی زۆری هەر ئەتوانم بڵێم هەر هەمووی لەگەڵ ئەوە بوو کە سەربەخۆی بە هەرێمەکە بدرێت ئەمە خودی ریفراندۆمەکە ئیشکالێتی لەسەرە و دواتریش هەر بۆ باسم کرد ینی جدیەتی مۆزوعەکەتە لەوەدایە کە ئاەتەکانی چێ میکانیزمەکانی جێبەجێکردنی ئەمە چیە کە تۆ بینیت میکانیزمێکی سەقەت و میکانیزمێک کە ڕێک بە پێچەوانەی هەنگاوە ئوسولیەکانە ئەو کاتە حتمن گومانێکی سپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێستان کاکدان ئەگەر بگرم و لای بەڕێز سەبارەت بە سنووری ریفراندۆم یعنی ئێستا کە باس لە ریفراندۆم دەکرێت ینی بەڕێز وتت هیچ یاسایەک نییە و لەبارەی سنوورەکەشیەوە ینی چۆن دەبێت تەعامل لەگەڵ مەسەلەی دیاریکردنی سنوور بکرێ بۆ ریفراندۆم خۆی کاتێ ئێمە باسیەوە دەکەین پرۆسەکە بە یاسا ڕێک بخرێ پێش وەخت ئێمە ڕاپرسی جەماوەری لە زۆر پرسی دیکاکراوە بۆ نە ڕاپرسی دەستوری ڕاپرسی
ئەوەی کە پێ دەوترێت جیاببوونەوە ڕاپرسی ئەوەی کە لە بەریتانیا ئەنجام درا بۆ جیاببوونەوە لە یەکێتی ئەوروپا بە تەواوی و هاتنە دەرەوە لە بازاری هاوبەشی ئەوروپی ئەمانە بەگشتی کۆمەڵی ڕاپرسی گرنگن کە تۆ دەگەڕێتەوە بۆ ڕای جەماوەری خۆت و دەنگی گەل لێردا یەکلاکەرەوە بێ بۆ ئەم پرسەوە تەنان لە هەندێک وڵاتانیشا ئیلزامیش نییەوە تا ئەگەری هەیەێتەوە پەرلەمانی وڵاتەکە بەگوێی بکە یا خۆت ڕەتی بکاتەوە. ئێمە لە ناو کاتە باسیەوە دەکەن پێویستمان بە یاسایەکی ڕێخەر هەیە بۆ ئەم پرسە کەواتەیەکێک لە ناونیشانە سەرەکیەکانی ناو یاساکە باسی سنووری جوغرافیایی پرۆسەی ئەنجامدانی ڕاپرسەیەکی سەرکەوتووەکەین لەوێدا ئاماژە بەوەکەین کە ئەوکۆی کە خوێنتانەوە هەندێک لە ئەو سەرنجانی لەسەری هەنەگەر ناوچە دابڕێنراوەکان کە کەرکوب گەورەترینیانە لە ناو پرۆسەی ڕاپرسیەکە نەبێ بەڕاستی کەواتە ئێمە یعنی ئەوکو بڵێ بابەتێکی دووبارەکەینەوە خولانەوەکەین لە بازنێکی زۆر دووبارەدا بۆ ئێمە پێویستمان بۆ ئەم ناوچانە وەکو چۆن ئێستا بە ئەمری واقع گەڕاونەتەوە و لە دوای جەنگی داعش زۆر ئەم ناوچانە زیاتر کوردستانی بوونیان بەهێز بووەوە هێزە کوردیەکان لەوێ پێشمەرگەی کوردی تایدا سەروەرە و باڵا دەستە ئەوە بۆ ئێمە گرنگ بوو کە لەناو ئەم یاسادا تەواوی ئەم پرسانە یەکلا بکرێتەوە چۆنتی مامەڵە لەگەڵی ئەنجام بدرێ و من دوو پاتێکم و لەوێشدا پێویستە کۆمیسیۆنی کوردستانم پرۆسە خۆت بە لایەنێکی دەرەکی بەسەر بێت چونکە جیاببوونەوەی باشووری سوودان لایەنێکی دەرەکی سەرپەرشتیاری پرۆسەکەی کردووە و لە خودی سوودانیشدا پرۆسێکی وا بە یاسا ڕێکخراوە کەواتە ئێمە کاتێ دەمانەوێت هەنگاوەکان سەریع بکەین واتە خێرای بکەین بۆ لەدایکبوونی دەوڵەتی کوردی پێویستمان بۆیە کە پەلە نەکەین لە هەندێک ناونیشان تاان دەگەر ئەو هەنگاوانەی باسکەیان لە ساڵانی پێشوو باشتر بوو بۆ هەرێمی کوردستان بۆ قیادەی سیاسی کووردا کۆچی بکات لە هەبوونی سەرۆکی پەرلەمانی عێراق سەرۆکی ئەنجومەنی نوێنەران نەک سەرۆکی کۆمار کە زیاتر کاروبارەکانی تەشریفیە و ڕوون نییە کارەکانی چۆنە و بەڵکو زۆر نادیارە سەرۆکی پەرلەمانی ئاگەروا بووە یەکێک دەبوو لە دەستەی سەرۆکاتی دەتوانی پرۆژە یاسایکی وە ئەوە بکە بۆ شێوە کە ئەو بۆشایی کە لە ناو دەستوری هەمیشەی عێراق ساڵی 2005 هاتووە کە مافەدا بە هەر هەرێمێک یا پارێزگایەک بە کۆی دەنگی دانیشتوانەکەی دەتوانن جیا ببنەوە ئەو پرسانە بۆ ئێمە گرنگ بوو دەبوونە پێشدەستێکی باش جاکەواتە یاساکە ئەو پرسە چارەسەرەکە بەڵێ زۆر باشە بەس ئەگەر هاتوو ئێمە پەرلەمان کارە نەکرایەوە و ئەو دۆخی کە لە کوردستان هەیە بەردەوام حیزبەکان بڕیاریاندا بۆ ریفراندۆم شتێکی ئاسایی نییە؟ خۆی دوجار قۆناغی دوای ڕفراندۆم دێتە پێشەوە ئەمیان پرسە دەگەینی کوێەوە چۆن بەرزیەکەینەوە چۆن مامەڵ لەگەڵ ئەنجامەکانیەکەین باردۆخی هەرێم و لەگەڵ باردۆخی عێراقیشدا باردۆخێکی تەواو جیاوازە ئەنی ئەو مۆدێلێکی ئێستاش ئەگەر هەیە وەکۆ پێ دەوتری سیستمی پەرلەمانی تەواو مۆدێلێکی جیاوازە لە وڵاتانی کە دەتوانین بەلانکی سیستمی پەرلەمانی دابنێ وەکو بەریتانیا وەکو هەندێک لە وڵاتانی دیکە کە زۆر جیاوازە بەڕاستی لێرە مۆدێلی عێراقی مۆدێلێکی ترە ناونیشانێک لێرە زۆر زاڵە پێوتێ دیموکراسێتی تەوافقی ئەگەری هەیە ئەگەر ئەم دامەزراوانەش وەک پێویست نەکەنەوە سەرکاری خۆی و ئەوان کارەکان نەسن بەڕاستی لە دەواازەیەکەوان پرۆسە دەربخەن ئەوش پێوتێ دیموکراسێتی تەوافقی کە بە دوو لایەنی سەرەکی لە هەرێمی کوردستان وەکو چۆن پرسەکانی دیکە بەڕێکەوتنەکەن ئەمەش بەڕێکەوتنێکی سیاسی ئەوە ژێکێکە لە خوێندنەوەکان بەڵام دیارە ئایا ئەمە لە دەرەوە چەند مامەڵی لەگەڵاکرێت چۆنە بێ و باخی هەیەەوە دەبێتە بەڵگەیەکی بەهێز بۆ یەکلابوونەوەی دۆخی سیاسی هەرێم ئەوان ڕۆژانی داهاتوو وەڵاممانەدات بەڵێ سپاس دەکەم بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕی لەگەڕینەوە لاکەن لەگەڵمانێنە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەێت ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات ڕامی 3 گیگابایتەوە میمۆری 32 گیگابایتەوە کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵەتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلیت تەلەڤیزیۆن و تەبەخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاچشتن بەیزا مامی هاوڵەتیان تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاتان لەبێت بەڕێزان کاگەتمانەگە بگرم بۆ لای بەڕێستان بۆچی بەڕێستان بە گومانن لەم هەنگاوەی پارتیویشێتی پێ دوای ئامانجی ڕاستەقینە تۆ وتت ئەمە ڕیفراندۆمی ڕاستەقینە نییە ڕیفراندۆمی ڕاستەقینە چییە؟ ینی من تقریبا ڕوونم کردەوە کامە بەسەکە چێت من دوو مەلەف لە یەک جیاکەمە مەلەفێک کە پەیوەستە بە مافی خەڵکی کوردستانەوە لە هەڵکردنی ئاڵا لە استحقاقاتی خۆی لە ئەوەی ناوچە دابراوەکانی بۆ بگەڕێتەوە کەرکووک و هەموو شوێنەکانی تر ڕیفراندۆم بکات وەسەر بەخۆ بێت و هەنگاو بە وەسەر بەخۆی بن ئەمە هەموو بەشێکە لە مافەکانی خەڵکی کوردستان پێم وایە کۆدەنگین هەمومان لەمە پێویستمان بە گفتوگۆ و یەکتر بینین و وەفد تەشکیلکردن نییە خەڵکی کوردستان لە هیچ شتێکا کۆدەنگ نەبێت لەوەی کە پێویست بەوەی قوارێکی سەر بەخۆت هەبێت دەوڵەتی خۆتت هەبێت خاوەنی کیانی خۆت هەبێت ئەلەمە کۆدەنگین قسەکە لەوانێ بەشێکی پێوەست بێ بە تەوقیتەکەیەوە ینی ئەوەی کە چ کاتێک بۆ ئەماڵە بژێریت من وەکو خۆم پێم وایە لە 92 ئەو کاتە بوو و لە 2023ش ئەو کاتە بوو بەڵام بەتایبەت لە 2023 بدواوە بەشێکی زۆر لە حیزبە کوردیەکان ئەوەندەی لە خەمی بەشەکان و حسەی کێکیان بوون لە بەغدا و ئەو حسە چەورەی کە لە بەغدا دەستیانە کەوت و پۆستە گرنگانی لە بەغدا دەستیان کەوت لە خەمیەوە نەبوون چی لە کوردستانەکەن و چه هەنگایە بۆ کوردستانە نێن ئەمە واقعێکی تاڵە کە دەبێت اعترافی پێ بکەین ئەوەی تر کە پێوەستە بە ریفراندۆمەوە لە ڕاستیدا خۆی هەر ئەمڕۆ باتڵیان کردەوە ناوەڕۆکیان ینی بۆش کردەوە ئەویشەوەی کەوتیان ئەمە کارتێکە ئەمە ینی با بڵێن ئەمساڵ هەموو خەڵکی کوردستان بەمە مەشغوڵەکەن هەموو لایەنە سیاسیەکان مەشغوڵەکەن و هەموو ئەو مەلەفە گرنگانەی کە لە ئێستادا دەبێت قسەی لەسەر بکرێت کە مەلەفی حکومڕانی لە کوردستان مەلەفی فەسادە مەلەفی معاشی خەڵک و ژیانی خەڵکۆمانەیە ئەمە هەموو خێتە لاوە لە ئەمڕۆ ئێمە دەستەکەین بە سرودگوتن و بە شانوباڵی ریفراندۆمانەوە خەڵکەکانیش فەرزەکرێ بەینەوەی کێ لەگەڵ ریفراندۆمە کاتە نیشتمان پەروەر و خەمخۆری وڵاتی کێ دژبەر ریفراندۆمە کە کەس نییە دەڵانەوە شتێکی وەهمی دروستەکەن مانیانە بڵێن فلان و فیزان و گۆڕان و لایەنەکانی تر ئەمانە دژ بە ریفراندۆمن کە ئەسڵ ئەساسی نییەوە بەڵام داتاشینی دوژمنیش یا نەیاریش ئەمە بەشێکی ترە لە سیناریۆکە کاری لەسەرەکەن باشە ئەم ساڵە هەموو خەڵکی کوردستان بە مەشغوڵەکەن لە ئەواخری ساڵە ریفراندۆمێک کرێ ئەم ریفراندۆمەوەکو کارتێک بەکاردێت ئەم ریفراندۆمە لە چوارچێوەی پلانێکی نیشتیمانیانەتەوەی لە کوردستاندا نییە لە چوارچێوەی پلانێکی نیشتیمانیدا بێت کە ئێمە ئێستا پەرلەمانی کوردستانمان ئیشی خۆی دەکات لە پەرلەمانی کوردستاندا یاسا هەیە و پرۆژەیە پەرلەمانی کوردستان دەتوانێت لژنە پێک بێنێت لژنە بۆ دراسەکردنی هەموو ناوخۆیەکانی ئەم مۆزوعە و دیوە یاسایەکانی مەسەلەکە بۆ من قسەکردن لەگەڵ وڵاتی عێراقدا قسەکردن لەگەڵ ئۆرگانە ڕسمیەکانی عێراق وەکو پەرلەمان و ئەوانە قسەکردن لەگەڵ نەتەوەی یەکگرتوەکاندا دروستکردنی هەیەتێکی مشترک لەگەڵ نەتەوەی یەکگرتوەکانە گەر ریفراندۆم کرا بۆەوەی ئەوان چاودێری بکەن و شەرعێتی بۆ ریفراندۆمە بدرێت تەنها شتێک نەبێت وەکەوەی 2005ەکەی یەکێتی پارتی نەبێت کە هیچ ئاکامێکی نەبوو ئەمە کۆمەڵی هەنگاوەکە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە ئەکرێت و دواتریش ئەم ریفراندۆمەی کە ئەکرێت تۆ ینی ئیرادەی خەڵکی کوردستانە
فەرزەن ئەم ڕفراندۆمە 80% 90% 100% خەڵکی کوردستان لەگەڵ ئەوەیە کە وڵاتێکی سەربەخۆی بێت و بەڵێ وەڵامەداتەوە دەبێت دوای ئەوە هەنگاوی ڕاستە و خۆی دوای ئەوە دروستکردنی قوارە بێت نەک ئەوەی کە ئەمە بەکاربێنی وەکو کارتێک سبەینە دژ بە مالکی و دو سبەی دژ بە عەبادی و سێ سبەی دژ بەم حزبە و سێ چوار یاری پێ بکەیت بازرگانی بەم کارتەوە بکەیت ئەوەی ئەو قسەی کە ئەمڕۆ کرا ئەوەی کە ئێمە ڕفراندۆمەکەین بەڵام مەرجێم ڕفراندۆم یەکسەر سەر بۆ خۆی بێ ئەمە مانای ئەوەیە کە ئەم ڕفراندۆمەکەین بە کارتێک و لە گرفانی خۆیاندانن لە مفاوەزاتەکانە و لە سەفقاتە ئابوووریەکانەوە ئەوانە بەکاری دێنن ئەڵێن ئەوان ئەڵێن ئێمە تەسکی یان با بڵێن تەفیوزی خەڵکی کوردستانمان پێەیە کە بڕیاری داوە دەبێت سەربەخۆ بەڵام سەربەخۆمان تەجیل کردو سەربەخۆ تەجیل ناکرێت کە خەڵکی کوردستان بڕیاری دا و ڕفراندۆم کرا ئەمە قابلی یعنی ئەکرێت بۆ ئیجراءاتەکانی چەند مانگێک و ئەمانە کاری لەسەر بکرێت بەڵام ئەمە شتێک نییە کە دواتر بیکەی بە سەفقەیەک و جارێکی تر تەجمیدی کەی مەلەفێکی تر بێنیتە پێشەوە وەکو مەلەفەکانی تر کارکردنی حیزبەکانی کوردستان لە ئێستادا دروستکردنی ئەو مەلەفانەیە مەلەفێک دێنە پێشەوە مەلەفێکی تر لە ئادەن خەڵک لە کوردستاندا کە ئێستا نیگەرانە بەم مۆزعی بەم زروفەی بەم ژیانەی ئێستاگەی ئاراستەی خەڵکەکە نیگای خەڵکەکە لادەن لەسەر کێشە ئەسلەکانی خۆی و کۆمەڵی مۆزوع دروستەکەن کە مۆزوعانە ئەسلین یعنی مۆزوعەکان لە ئەساسا هەیە خەڵکی کوردستان لەگەڵ دەوڵەتە خەڵکی کوردستان لەگەڵ ئاڵایەکەی ناوچە جێناکوکانە هەڵ بکرێت کەس دژی ئەوە نییە ئەگەر خەڵکێک هەبێت ڕخنەی هەبێت ڕخنەی لەوەیە کە بۆچی مانگی پێش 100 ساڵێک و 10 ساڵ پێش ئێستا ئاڵای کوردستان هەڵ نەکراوە بۆ نمونە لە کەرکووک بۆچی مانگی پێش 10 ساڵ پێش ئێستا ڕفراندۆم نەکراوە بۆ سەربەخۆیی یعنی کەس بم پرۆسانە نییە بەڵام ئەم پرۆسانە حزبی سیاسی لە کوردستانە لە دەرەوەی مەرجعێتی پەرلەمان لە دەرەوەی شەرعیەت بەکاری دێنێ بۆ مساوامەتەکانی خۆی بۆ سەفقەکانی بەڵێ سپاس دەکەم دواتەگەرم بۆ لای بەڕێستان ئەگەر بچینەوە لای کاکدانە سەبارەت بۆی کە بەڕێستان باستان لەوە کرد کە زەرورە بۆ مەسەلەی ڕفراندۆم ئەگەر مەسەلەن ئەوڕۆ وتەبێژی حکومەت ئەمڕۆ باسی لەوە کرد بوو کە مەرج نییە بۆ ڕاگەیاندنی دەوڵەت بێت لە دنیادا ینی ئایا ڕاپرسی تەنا بۆ مەسەلەی ئەوەیە کە دەوڵەت ڕابگەین یاخود دەکرێت وەکو تاقیکردنەوەیەک بۆ ڕایگەشتی بزانرێت تا چەند لەگەڵەوە مەسەلەیەدایە خۆی ئامانجەکانی ئامانجە شاراوەکانی ناوپرسی ڕفراندۆم ئەوەی ڕاپرسی لە هەرێمی کوردستان دەگرێتە خۆ ئەو لێ دوانە ئیشکالێتی زیاتر لەسەر پرسەکە دروستەکە ئایا هەرێمی کوردستان یعنی دوایم ڕاپرسیە ئاخۆ دەوێت چی بکەوە تا ئیرادە سیاسیەکە لێرە دەورە بینێ بزانین ئەنجامەکانی ڕاپرسیەکە چی دەبێتە ئەگەر ڕاپرسی بە بەڵێ و نەخێرە ینی هاوڵاتی هەرێمی کوردستان چۆن دەنگ بدا ینی بەچی بڵێ بەڵێ بە چی بڵێن نەخێر سەبارەت بەوەی هەرێمی کوردستان ئاستی یاساییەکەی لە هەرێمێکی چوارچێوی وڵاتێکی فیدراڵە بەرزکەوە بۆ ئاستی دەوڵەت واتە دەوڵەتێکی سەربەخۆ بێ و خاوەنی سیادە و پەرچەمی خۆی و تەواوی مامەڵەکانی خۆی بێ ئەمە داخوازی هەموو لایەنە سیاسیەکان هەر لە ئێستاەوە سەردان و هاتوچوون و ئەوەی ناوێ بەڕاستی و شەقامی کوردیش هەمووی دەتوانین بە زۆرینەیەکی هەرە زۆری ئەم پرسە لەگەڵ بە یەکلاکەرەوە بۆ بەڵێ دەنگی پێدەن بەڵام دوجار ئەگەر حکوومەتی هەرێم دەیەوێت چی لە ئەنجامەکانی ئەم ڕاپرسێ بکەوە تا بە هاوڵاتیان هەرێمی کوردستان دەڵێت چی واتە ئەم دۆخە نەفسی کە ئێستا هەرێمی کوردستان ساڵێک ئەوەندەیەتیایەتی ئێمە ساڵێکی دیش کە ناوی ساڵی 2017 هەر لە ناو ئەم پرسە سوڕێنەوە و کەیەکرێ و چۆنە و چۆن بەکاری دێنین و ئەگاتە کوێ و چۆنە بێ و چۆن نابێ ئەوە بەڕاستی پرسێکە باوەڕم وایەوە قسەیەکی زانستی نییە بە قەدەری قسەیەکی سیاسیانەیە ئەو قسە زانستی و یاساییە لەم پرسا ئەوەیە ئێمە پرسی ڕفراندۆم ئەنجام بدەین کە چوارچێوەکەی لە ناو یاسایە کارڕێک بخرێەوە تا چوارچەوە یاساییەکەی بریتی بێ لە یاسایەک بۆ ڕاپرسی چونکە هەرێمێکی وەکو ئێمە زۆر پێویستی بەم پرسێ یاسای لە پەرلەمان دەرەچێت پەرلەمانێکی بەهێز واتە ئێمە باوەڕمان بۆیە کە بێ تەواوی دەسەڵاتەکان بە ئەرکەکانی خۆیان هەستن ئەمجا دەتوانین هاوڵاتی ئاش بکەینەوە لەگەڵ ئەوەی بەڵێ دەتوانین متمانی بەوە هەبێ ئێستای ئێمە چۆنە ئایندەمان باشترە بێ ئەگەری ئەوە ئێستا لە لاوەعی شەقامی کوردی و هاوڵاتی کوردیە کە ئێمە ڕەنگە ئایندەمان چۆن ئێستا لە ناوتونێلێکی تاریکین ئایندەمان بسپێرین بە شتێکی زۆر نادیار و وەکو ئەنجامی وەکو باشووری سوودانی لێبێ کە ئەوش چوارچێوەکەی پێوترێت دەوڵەت و کورسی هەیەێتەوە یەکگرتوەکان بەڵامەوە دەوڵەتێکە فریای ژماردننی زەکاتی وڵاتان ناکەوێت کە بەڕاستی زۆر داوایانەکەەوە داوا کە هاوڵاتەکانی تەنانەت بژین و نان بخۆن ئەمە وڵاتی هەرێمی کوردستان ئاوات بەم ئایندە ناخوازێ بەڕاستی پێویستی بەوەیە کە ئایندەیەکی باش هەبێ دەوڵەتێکی بەهێزی هەبێ
ئەگەر ناداوڵێک لەسەر لاپەڕە و نووسین و ئەوە زۆر لەو مۆدێلانەمان زۆرن کە ڕەنگە ڕاپرسیشی نەویستووە هاوکێشێکی سیاسی یەکلای کردوونەتەوە. بەڵێ زۆر باشە سەبارەت بە مەسلەی ئەوەی کە بەڕێز باسی زەمینە سازیت کرد ینی جگەر لە ئەوەی کە نەبوونی یاسایەکی تایبەت پێویستە لە ئاستی تاگ لە ئاستی ناوخۆ لە ئاستی هەرێمەتی و نێوەڵی زەمینە سازیەک بۆ ئەم پرسە بکرێت. بە چەند شتێکە بە یەکەمیان ئەگەر بە خێرایی بیان لێم بریتە لەوەی کە ئەم سەردانانە ئەم دانیشتن و پێکاتنانە خێرا بکرێەوە هەنگاوی عملی تیاابێ دامەزراوەکان بچنەوە شوێنی خۆی پەرلەمانی کوردستان دەست بەکارێتەوە بەبێ گۆڕانکاری لە فڵان و هێنان و بردننی کێشەکە لە پەرلەمان نەبووە خۆستا ئەگەرم خولی پەرلەمانش نەبێت 10 ساڵی دیکەش بێن پرسانە سیاسانی تر وەکو پرسی سەرۆکاتی وەکو پرسی قەیرانی دارایی ئەو خۆ پرسانە هەر ئامادەیە واتاگەرم خولەژێک لای نکاتەوە دەبێ خولێکی تر بکە بەیانی ئەمە بچین هەڵبژاردن ئەگەر ئەنجامەکەی وەکو ئێستا بوو چی لە یەکەی کەواتە تۆ لەم هەموو ئەگەرانە پێویست بۆیە دامەزراوەکان بە چاکی بچنەوە شوێنی خۆی و هاوڵاتی دۆخی گیرفان و قەیران و هەموو ئەو کەیسانی کە ئێستا لە پێشینەی ڕیزبندەکانان ئەوانە هەموو چارەسەر بکرێ بارودۆخی ئەوەی ڕەوشی مافەکانی مرۆڤ ڕەوشی ژیانی هاوڵاتیان و تایکی کوردی ئەمانە چاک بکرێ بە وای لێ بێتەوە کە هاوڵاتی متمانە بکە کە بەڵێ قیادەی سیاسی کوردی دەتوانێت لە ئایندێکی نزیکە دۆخی خۆی جا بکاتەوە بە تەواوەتی بێنیاز بێ لە بارودۆخی بەغدا و لە پەرلەمانی داهاتووی بەغدا ئێمە بەشێک نەبین لە پێکاتەکەی و هەرێمی کوردستان بێتە خاوەنێکی سەربەخۆ واتە شەڕ نەکا لەسەر ئاڵا شەڕ بکە لەسەر سنوور و خاکی جغرافی کە ئەوواکە پانتایی هەرێمی کوردستان زۆر بکە و بەڕاستی تەواوی کوردستانیانی دەرەوەی سنووری سیاسی هەرێم ئاشنا بکاتەوە بە بوونەوە بە بەشێک لە کوردستانێکی گەورە واتە دەوڵەتی باشووری کوردستان ئەو خەونە لە بژنەی کورد بێتە دی ئەمە چەند هەنگاوێکی خێران ئەگەر ئەمانە ئەنجام بدەن متمانەکە باوەڕم وایە دەگەڕێتەوە. بەڵێ زۆر سوپاس دەکەم زۆر سوپاس بۆ بەڕێستان کاکی عادنان کاتمەکە ماگەبگەرم و لای بەڕێز سەبارەت بە مامەڵەی هێزە سیاسیەکان بە تایبەتی دروستنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی دەبێت چۆن مامەڵە لەگەڵم پرسەدا بکەن بۆ چوون هەیەوە ماوەڵێکی خراپیان کردووە و تا ئێستاکە ئەلەم ماوەیە لەگەڵ هەموو پرسانی کە پارتی و ڕژاندوێتی و کاری لەسەر کردووە مامەڵێکی خراپ بەمانەوەی کە سلبیانە کاریان کردووە خاوەنی ڕێی خۆیان و ئەڵێن ڕاستە و ڕاوەستاون تەسلیمی ڕسمی بە تەواوەتی نەبوون بەتایبەت بزنەوەی گۆڕان با بڵێن باجەکەیدا کە جێگای شانازیە بۆ یاریە نەنگێک نییە بەڵام لایەنەکان دوولایەنەکەی تر بەردەوام بوون لە حکوومەتەکە بەردەوام بوون لە مسایرەکردنی ئەم مۆزعی لە کوردستانێ بە هەر بیانەوەکەوە بیانەکان لای خۆیانە بەڵام پێم وایە ئەوە هەنگاوێکی باش نەبوو چوار لایەنەکە دەبواە مخفیکی تونتر و ئەوانیان هەوە بەڵحاڵ تا ئێستاکە پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان هێشتا لە پەلێکی پارتی و لە سیاسەکانی پارتیە ئەوخلێنەوە یەکێتی پێم وایە بەم هەڵوێستەی ئەمڕۆی بە تەواوەتی تەسلیم بە یادی پارتی بوو و پارتی توانی یەکێتی جەر بکات بۆ استراتیژی خۆی لەوەی کە خۆی باڵادەست بێت و خۆشی نەخشەی سیاسی لە کوردستان چۆن پرۆسی ئابووری لەژێر دەستێتی نەخشەی سیاسی بەم شێوەیە ئەو سێلایەنەکەی تر کە پێشتر پێکەوە ئۆپۆزیسیۆن بوون لە پەرلەمانی کوردستان و خاوەنی دیدگای هاوبەش بوون لە زۆر مەسائلدا تا ئێستا کە وەک باسم کرد سلویانە تەعاملیان لەگەڵ مەسلەیە کردووە ینی دوو سێ هێزی کاریگەری بەرەیەکیان دروست نەکردووە بۆ وەستانەوە و خاوەنی دیدگای خۆیان بن خاوەنی پرۆژەی خۆیان بن خاوەنی تەرحی خۆیان بن و تەنها بە دوای چاوەڕێی وەحدەکانی پارتی نەبن و بە دوای پارتیان نەگەڕێن ئەوانیش خەڵکی خۆیان هەڵخڕێنن و قسەیان هەبێت و ڕۆیان هەبێت و کاریان هەبێت نەک تەنها کاردانەوەیان هەبێت تا ئێستا ئەمە نەکراوە لە ئێستاشدا بەم دوعای پارتی و یەکێتی لە ئێستادا ئەڵێن ئامین ئەو مەسەلەی کە پەیوەست بە خۆیانە بەڵام دیارە وەکو باسمان کرد پرسی ڕێفراندۆم ڕەت ناکرێتەوە و ئەمە خەونی خەڵکی کوردستانە سەر بەخۆی گەرەمە بەسم زۆرتر نەک ڕێفراندۆم ئالێتەکەیە ینی میکانیزمەکەیە بەڵام هەدەفەکە سەر بەخۆی کوردستان خوارێ ئەمە دژی ناوەستیتەوە بەڵام بۆەوەی کە دەکەی بە دەستکەوتێک بۆ پارتی و پێت وایە ئەمە هەنگا کاری پارتیە و کارنامەی پارتی و پارتی دەبێت قیادی ئەم پرۆسەیە بکات مەفروض نیە ئەم لایەنانە قبولکەن بەوەی کە ئەمە بەهی هەموو خەڵکی کوردستانە و ئەگەر هەموو خەڵکی کوردستان مەفروض لایەن دام و دەستگاکان کە نوێنەری خەڵکی کوردستان واتە پەرلەمانی کوردستان کار بکەێت وایە مەفروض وایە قسەی ئەو سێ لایەنە لە ئێستادا بەوە بدا ئەگە دانیشتن لەگەڕیان دانەنیشتن بە ڕاستەخۆیان ناڕاستەخۆ پێیان بڵێن ئێمە تەنها لە ڕێگای پەرلەمانی کوردستان ئەم پرۆسەیەکرێت و تەنها لە ڕێگای پەرلەمانی کوردستان شەرعێت بە پرۆسەیە دێت و لە دەروی ئەو شێوازە کە پەرلەمانی کوردستانە هیچ شەرعێتێکی تر نییە زۆر باس بەڵام کێشە چێگەر سەر بەخۆی لە پەرلەمانەوە بێت و لەڕێی مەکتەبی ئەو دوو مەکتەب سیاسیان حیزبەکانەوە بێت
کێشەیەکی زۆر گەورەیە ئەویشەوەیە کە تۆ لێرە دام و دەستگات هەیە مؤسسەت هەیە تۆ حزبەکەی بە بەدەیلی مؤسسات و دەنگی خەڵکی کوردستان و ئەوانە بە دەنگی خەڵکی کوردستان هاتون نوێنەری خەڵکی کوردستانن تۆ حزبەکەیت و ئیرادەی حزب و اجتیهادی حزب و نەزواتی حزبەکەی بە بەدیل بۆ پەرلەمانی کوردستان کە مؤسسەیە و لیژانی هەیە و کاری خۆی دەکات و شەرعەتێکی نێودەوڵەتی و شەرعەتێکی لە ئاسی عێراقدا هەیە ئەوە ئەکەی بە بەدیلەکەەوە کارەساتێکی گەورەیەوە گەڕانەوەی بۆ مەرحەلەی سەرەتایی دروستبوونی نەواتێک بۆ کیانێک وانەیە مە ساڵانێکی درو درێژە مؤسسەمان هەیە سەرباری هەر ولاحەزە و انتقادی لەسەری بەڵام مؤسسەیەکی شەرعیە ئەگەر ئەمەش نەبێ ئەسڵ مەفروض وایە هەیئەتێکی دروست بکرێت هەیئەتێکی نیشتیمانی یا هەیەکی دەستوری بکرێت یا جەمعیەکی تاسیسی دروست بکرێت بۆ کارکردن لەسەر ئەم پرۆسێ بەڵام کە تۆ خۆت پەرلەمانەکەت هەیە هێشتا ماوەکەیشی ماوە مەفروض وایە ئەو بۆ کارە هەسێک نەک چەند ئەندامێکی مەکتەبی سیاسی زۆر باشە بەس ڕەنگە بۆ چونێکە بێت سەبارەت بەوەی کە دەڵێت ئێمە بە مەسلەی پەرلەمان و مەسلەی گەندەڵی و ئەوانە هەڵگرین بۆ دوای قۆناغی دوای سەربەخۆی جا ئەو دوو مەدرسەکەیە مەدرسەیەکە کە پێی وایە دەبێت هەموو مەلەفە گرنگەکان و ئەساسەکان کە پێوەستە بە ژیانی ئینسانەوە هەموو هەڵگریت و تەنها ئەو شتانەی کە خۆی قەناعەتی پێیەتی و ڕووکەشانە کاری لەسەرکات ئێمەش هەمومان بەدوای ئەوە بوونیە ئەو مەدرسەی کە پێی وایە هەموو مەلەفەکان پێکەوە دروستکردنی ئینسان دروستکردنی نیشتیمان بنیاتنانی نیشتیمان بنیاتنانی ئینسان مافەکانی ئینسان ژیانی کەرامەتی مرۆڤەکان لە وڵاتەدا هەمویان یەک مەلەفەن یەک پاکێژن دەبێت لەسەر ئەو بنەمایە کاری لەسەر بکرێت و پێکەوە کاری لەسەر شتێک نییە بڵێ ئەم مەلەفە دو ئەخەم مەلەفێکی تر دێنمە پێشەوە مەسەلەیەک نییە و ئەسڵن ئەگەر لایەنێک پێی وابێ دەبێت مەلەفی مافی مرۆڤ و مەلەفی ژیانی خەڵک و مەلەفی مافیاکان و مەلەفی گەندەڵی و ئەمانە وەلان تجوید بکەین بۆ ماوەیەک تا ئەوەندەی ئەم پرسە یەکلاکەینەوە ئەمە نیشانەی ئەوەیە کە هەل ئێستا چ دەوڵەتێکی وێت کار لەسەر چ دەوڵەتێکە دەوڵەتێکی ئەوێت کە دەوڵەتێکی دیموکراسی و ڕێز لە مافی مرۆڤ گریا دەوڵەتێکی وەکو جنوبی سوودان و ئەمانە وڵاتەکە تووشی قەیرانی گەورەتر بکە یعنی ئێمە لە قۆناغی ئێستامان باتە قۆناغێکی باڵاترەوە یا ئەمان خاتە ئەسفەلی سافلینەوە ئەوەی کە لە ئێستا ئەیبینین هەوڵدانە بۆەوەی کە مان با بۆ ئەسفەلی سافلین بەڵێ زۆر باشە بەسپارت بە بژوتنەوەی گۆڕان کە پێشتر مەسەلەن پارتی ئامادە نەبوو پێشوازی لە وەفدی هاوبەشی گۆڕان و یشێتی بکات ئێستا پێ دوێت چۆن تەعامل دەکات بژوتنەوەی گۆڕان بزودنەوەی گۆڕان تەعاملەکەی مەفروض وایە زۆر ڕۆشن بێت ئەویشەوەیە کە بزودنەوەی گۆڕاندش بە پرسی سەربەخۆی و خەونی سەربەخۆی لە کوردستاندا نییە بەڵام بزودنەوەی گۆڕان لەگەڵ یەکەتی نیشتیمانی ڕێکەوتنی هەیە و ئەو ڕێکەوتنە ملزەمە بۆ هەردوو لاوە لەو ڕێکەوتنە قسە لەسەر ریفراندۆم کراوە قسە لەسەر سەربەخۆیی کراوە قسە لەسەر کاری هاوبەشی هەردوو لا کراوە ئێستا یەکەتی ئینفرادی کردووە لەم پرسە و ڕۆشتووە و پێشتر خۆشی نەخشە ڕێگایەکی هەبوو ڕۆشتووە لەگەڵ پارتیا ئەم مۆزوعی جوڵانەوە جارێکی حالفێکی تری لەگەڵ پارتیا دەسووە هەیئەتێکی تری تەشکیل کردووە پێم وایە ئەمە دەبێت بخرێتە ژێر پرسیارێکی گەورەوە لایەن بزودنەوەی گۆڕان هەم تەعاملی لەگەڵ یەکەتی نیشتیمانی پیاشونەوەی پیا بکرێت و هەم ئەو وەفدە هاوبەشە ڕاستیدا بزودنەوەی گۆڕان پێویستی بەوە نیە لەگەڵ ئەو دوو وەفدە هاوبەشە بزودنەوەی گۆڕان هێزێکی گرنگ و کاریگەرە لە ساحەی کوردستاندا نوێنەراتی بەشێکی گرنگ لە خەڵکی کوردستاندا پێویستی بە وسایەی حزبێک نییە لە کوردستانە پێمان بڵێ وڵات سەربەخۆیی گرنگە و نیشتیمان دەوڵەتی کوردستان گرنگ زۆر بە کورتی نیم خۆلک سەبارەت بۆی کە ئێستا ئەم جۆرە لە پێکەنانی ملیژنەی دەمانبات بۆ سەربەخۆی یان بۆ پەردەپۆشتنی تاوی قەیرانەکانە بەدڵنیایە ئەوەی دووەمە بەدڵنیایە بۆ سەربەخۆی نییە و مەبەستەکەش بۆ سەربەخۆی نییە ئەگەر بۆ سەربەخۆی بێ هەمومان دەستی بۆ هەڵبەرزەکەین و دوعای بۆکەین بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز عەدنان عوسمان ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵ مابوو هەروەها دانادانا ڕاوێژکاری پەرلەمانی کوردستان کە بەڕێزشان لە هەولێرەوە لەگەڵ مابوو سپاس بۆ میدەرانی بەڕێز سپاس بۆ کارانم تا بەرنامەی دەخواتن بەپێی زانستی دەرووناسی شتێکەیە پێی دەوتێت سەلامەتی دەرونی ئایا سەلامەتی دەرونی چییە؟ بە یەکێک دەڵێن سەلامەتە لە ڕووی دەرونیەوە ئەگەر نیشانەکانی نەخۆشە دەرونیەکانی تیانە بێت لە هەمان کاتیشە توانای گونجاندنی هەبێت لەگەڵ دەوروبەری خۆیان وە کاتێک مرۆڤێک کامڵ بوو تەواو بوو دوور بوو لە هەر ناڕەحەتی و بێزار و فشارێک ئەو کاتە مەتوانین پێ بڵێم کە دەرونی تەندروستە یاخۆ تەندروستی دەرونی هەیە سەلامەتی دەرونی و تەندروستی دەرونی گرنگیەکی زۆر گەورەی هەیە بە نسبەت تاک خودی خۆیەوە و بە نسبەت کۆمەلگاوە ئینسان کاتێککە لە ژیانی ڕۆژانەیدا لە وێزگەکانی ژیانی ڕۆژانەیدا سەرکەوتن بەدەست دەهێنێ ئەمە دەبێتە مایەی هەم جێگیری و هەروەها یەکگرتووی لە ئینساندا
ئێمە ڕۆژی 2 تەن و 100 کیلۆ بۆ 2 تەن و 200 کیلۆ موادی نایلۆن ئەگرینەوە نەتیجەی نهایی ئەکاتە 250 بۆ 300 کارتۆن سفرەی سەفەری ڕۆژانە ئێمە توانای بەرهەمهێنانمان هەیە. بۆ سەرەتای دروستکردنی هەر بەرهەمێک پێویستمانە مادەی خام هەیە. موادی خامی ئێمەش تێگاتۆ لە موادی سابق، موادی LPV پۆلیئەستیری پێڵەن ئەم موادەی ئێمە بۆ دروستکردنی موادی سفرەی سەفەریە. پاش لێدانی سەری دەبەکە دێتە ئەم بەشە لێرا لیبڵی لێ دەدا ئەو لێبڵە بەپێی تاریخی ئینتاژ ڕۆژی دەرچوونی ڕۆژی کۆتایی هاتنی لێرانە دیاری ئەکرێ ئەو لێبڵە لێ دەدرێ بەم شێوەیە کە ئێستەکانە ئیش دەکات. لە یەکێک لە کارگەکانی لە شاری سلێمانی لە ناوچەی تانجەڕۆ ئەویش کارگەی بەرهەمهێنانی نایلۆن